دیسان ژمارەیە کۆچبەری کورد لە ئاوەکانی وڵاتی ئیتالیا گیریان خواردووە و داوای بەهاناوە چوونەکەن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش هەولێر هەردراوی ساختە نابەڵکو و ئەڵماسی ساختەش دەستی بەسەر داگیراوە. ئەمڕۆ چەند ڕووداوێکی هاتوچۆ هەبوو بەداخەوە گیان لە دەستدان و برینداربوونی لێکەوتەوە و یەکێک لەوانە خوێندکاری زانکۆ بوو. سڵاوتان لێبێت. کۆچی کوردان و مەینەتیەکانی ڕێگا و مەترسیەکانی دەریا و خنکان بەردەوامە. ئەوە تا ئەمڕۆ شەممە ژمارەیە کۆچبەر کە زۆربیان کوردن لە ئاوی نێوان یۆناان و ئیتالیا گیریان خواردووە و داوای بەهاناوە چوون ئەەکەن. ڕنج پشدەری چالاکوانی بواری کۆچبەری بە 1964 بێت بەلەمێک بە نزیکەی 6 سەرنشینەوە کە زۆربیان کوردن لە ئاوی ئازادی نێوان ئیتالیا و یۆناان گیریان خواردووە. کۆچبەرەکان داوایان کردووە کە پۆلیسی دەریاوانی ئیتالیا بەهانایانەوە بچێت، بەڵام ئەو شوێنەی کە تایدا کۆچبەرەکان گیریان خواردووە بە ئاوی ئازاد ناسراوە لە ژێر دەسەڵاتی تایبەتی ئیتالیا یاخود یۆناان دانیە. بۆیە پێشبینی ئەکرێت ڕزگارکردنی ئەو کۆچبەرانە کاتێکی زۆر بخایەنێت. پشدەری ڕایگەیاند ماوەی 2 ڕۆژە و کۆچبەرانە لە ناو ئاودا ماونەتەوە. داواشی لە ڕێکخراوە فریا گوزاریەکانی یۆناان کردووە بەدەم کۆچبەرەکانەوە بچن و ڕزگاریان بکەن. وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە گەرمیان بوو. بە 1964 ڕاگەیاند زۆربەی پرۆژە استراتیژیەکانیان بەهۆی قەیرانی داراییەوە وەستاون، بەڵام کاری زۆریشیان بۆ ئیدارەی گەرمیان کردووە. دکتۆر سامان بەرزنجی بە پەیامنێری 1964 ڕاگەیاند لەبارەی چارەنووسی نەخۆشخانە 100 قارەوێرەیەکەی کەلار وتی چاوەڕێن توانای دارایی هەرێمی کوردستان باش بێت و نەخۆشخانەی کەلار تەواو بکرێت. وتیشی لە ساڵی 2014 بەهۆی قەیرانی دارایی زۆربەی پرۆژە استراتیژیەکان وەستاون و پارەی پێویست بۆ تەواوکردنیان نەبووە، بەڵام وتیشی کارەکانی نۆژەنکردنەوە و دابینکردنی پێداویستی نەخۆشخانەکانی گەرمیان کراون و چەندین ئامێری پێویستیش بۆ نەخۆشخانەکان دابین کراون. ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان و دەرەوەی سنووری هەرێمیش خەریکە ناخۆشی ئەکەن. ڕۆژ نییە چەند کەسێک گیان لەدەست نەدەن و بریندار نەبن. هەر ئەمڕۆ شەممە 2 ڕووداوی سەخت هەبوون. یەکەمیان لە ژێر پردی ڕزگاری ناو سەنتەری هەولێر کە ئۆتۆمبیلێک بە خێراییەکی زۆر هاتووە و کۆنتترۆلی لەدەستداوە و چۆتا سایدی بەرامبەری لەمێش خۆی بە 2 ئۆتۆمبیلی دیکەدا کێشاوە. لە ئەنجامدا 7 کەس بریندار بوون کە برینی دوانیان سەخت بوو. ئەمە لە کاتێکدایە کامێرای تۆماری سەرپێچی لەو شوێنە هەیە، خێرای دیاریکراویش 60. ڕووداوێکی دیکەش هەر ئەمڕۆ بەیانی لە ڕێگەی هەولێر بۆ پردێ لە نزیک گوندی گەڵۆسی ڕوویداوە شۆفێرێک بەهۆی تیژڕەویەوە خۆی بەبار هەڵگرێکدا کێشاو لە ئەنجامدا گیانی لەدەستدا. شۆفێرەکە تەمەن 25 ساڵ بوو، خوێندکاری زانکۆی کتاب بوو لە نەتەوەی عەرەب بوو. هاوکات هەر ئەمڕۆ ماتەوە سوارێک لە داقوق گیانی لەدەستدا دوای ئەوەی دوێنێ بە خێراییەکی زۆر خۆی بە ئۆتۆمبیلێکی کیادا کێشا و تووشی خوێنبەربوونێکی قورس بوو. کەسێکی دیکەشی لەگەڵ بوو، ئەویش بریندار بوو. زێڕینگر و کاسبکارانی دراو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان پێویستە چاویان کراوەتر بێت و ئاگیان لە ئاسایشی بازار و سەرمایەکانیان بێت. ئەمە هەر لە خۆڕان نییە، ئێمە لە خۆمانەوە قسە ناکەین. ئەوە تا ئەمڕۆ هەندرێن وەرتی سەرۆکی سندیکای زێڕینگرانی هەولێر لە گروپی وەتساپی سندیکاکەیان بە نامەیەکی دەنگی زێڕینگرانی ئاگادار کردوتەوە لە فێڵی کوڕێکی تورک کە ئەوێت پارچە ئەڵماسێک بە زێڕینگران بفرۆشێت. هەندرێن لە نامە دەنجەکەدا ئەڵێت ئەو پارچە ئەڵماسە بڕوانامەی لەگەڵە و بەپێی بڕوانامەکە بێت ئەڵماسە، بەڵام پارچەکە ساختەیە و ئەڵماس نییە. داواشیان لێ ئەکات بە هیچ شێوەیەک بەبێ وەسڵ زێر لە هیچ کەسێک نەکڕن، چونکە دواتر ناتوانن هیچ بەرگریەکیان لێ بکەن. لەلایەکی دیکەوە لە مەرزی چێلێ 2 تۆمەتبار دەستگیر کران کە 12,500 یۆرۆ هەروەها 2,000 دۆلاری ساختەیان پێبوو کە بەنیاز بوون لە هەرێمی کوردستان ساغی بکەنەوە. عەباس عەزیز بەڕێوەبەری گومرجی ڕاپەڕین بە 1964 وت ئەو کەسانە لە مەرزی چێلێ دیوی هەرێمی کوردستان دەستگیر کراون و ئێستا لە ژێر لێکۆڵینەوەدان. بەپێی زانیاریەکانی 1964 کە لە سەرچاوێکی ئەمنی سنوورەکە دەستی کەوتووە، ئەو 2 کەسە ئێرانی بوون و دراوە ساختەکەیان لە ئێرانەوە هێناوە و بەنیاز بوون لە بازاڕەکانی هەرێم ساغی بکەنەوە.
بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم کە تایبەتە بە حاڵەتەکانی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ ڕاگەیاندرا کە ژنێک لە شیلاتزێ بەهۆی ئەوەی کە تووشی تای خوێنبەربوون بوو گیانی لەدەست داوە. سەرچاوە تەندروستیەکانی سنووری دهۆک ئەم هەواڵیان پشتڕاست کردەوە، باسییان لەوەش کرد کە ئەو ژنە ماوەیەکە وەخت چەند ڕۆژێکە بەهۆی بوونی حاڵەتەکانی تای خوێنبەربوون تووشی ئەم حاڵەتە بووە، بەڵام درەنگ هاتۆتە نەخۆشخانەکە بە مەبەستی چارەسەر وەرگرتن و ئەمڕۆژ گیانی لەدەستداوە. پشتڕاستیان کردەوە کە هۆکاری گیان لەدەستدانەکەی تای خوێنبەربوونە. دیارە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکان دەمێکە و ماوەیەکە ینی ڕێنمایی ئەدەنە هاوڵاتیان بە تایبەتیش ئەوانەی ئاژەڵدارن یاخود زۆرترین بەرکەوتیان لەگەڵ ئاژەڵ هەیە ڕێنماییەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ڕووی تۆمارکردنی حاڵەتەکانی تای خوێنبەربوون پاک بێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە شیلاتزێ ئەم حاڵەتە تۆمار کرا و بە هیوای لەشساغی بۆ هەموو لایەک. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.